سڵاوتان لەبێت. پرۆسەی چاکسازی لە وەزارەتی کاروباری پێشمەرگە و هەنگاوەکانی یەخستن و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و دروستکردنی هێزیەکی نیشتیمانی کە ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی پێشمەرگە بێت بەشێک بوون لە تەوەری ئەڵقەی ڕابردووی بەرنامەی هەنگاوی نوێم کە لەگەڵ بەڕێز سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەم دیسان لەم ئەڵقەیەش میوانمە تاوتوێکران. لەو ئەڵقەیەشدا هەوڵ دەدەم درێژە بە هەنگاوەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و بەشێک لە تێڕوانینی وەزارەتی پێشمەرگە بکەم لەسەر پرسە زۆرەکان. سەرتاش بۆ بیرهێنانەوە گوتکراوەی بەشێکی ئەڵقەی ڕابردووی هەنگاوی نوێم کە تایبەت بوو بە چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە ببینن. لە 2015 جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێم ئەو کاتە لەگەڵ هاوپەیمانان چەند شاندی هاوپەیمانان چەند کوبوونەوەیەک کردبوو. لەم کوبوونەوانە داگفتوگۆ لەسەر ئەوە کرابوو کە چوون چاکسازیەک گۆڕانکاریەکی باشتر لە هێزەکانی پێشمەرگە بکرێ بۆ ئەوەی لە ئایندەدا بەهێزتر و بتوانن باشتر ئەرکەکانیان جێبەجێ بکەن بۆ پاراستنی سەقامگیری ئەم ناوچەوە. ئەم دوو یەکەیەکەی بە تەواوەتی یەک دەگرنەوە و دەبنە هێزێکی نیشتیمانی سەر بە وەزارەتی پێشمەرگە لە هێزەکانی هەشتا فەرماندەی پشتیوانی یەک بە هەموو سەربازگەکانیانەوە بە هەموو ئەفسەر و پلەدار و پێشمەرگەکانیانەوە بە هەموو ئالیەت و چەکی قورس و کەلوپەلەکانیانەوە گۆستراونەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە مەوێت لەسەر ڕێخستنەوەی لیستی پێشمەرگەی کەم ئەندام کۆمێتی جەناب بزان. پاش دەستپێکردنی کابینەی نوێم بە حقیقەت بریار وادرا کە ئەوانەی سکاڵایان هەیە و ئەوانەی ناڕازین لەو کارە دووبارە جارێکی تر بکەونە بەرچاوی لیژنەی تایبەتمەند و جارێکی تر چاو پێکەوتنێک لەگەڵ هەموویان بکەن و ئێستا ئێمە لە وەزارەتی پێشمەرگە خەریکی ئەو ئیشەینە و بە هەموو هەفتەیەک دوسێ ڕۆژ تەرخان کراون ئەو کەم ئەندامانەی کە سکاڵایان هەبوو ناڕازی بوون دووبارە جارێکی تر چاوپێکەوتن لەگەڵیان دەکرێت و ئەمە پرۆسەیەکی بەردەوامە. ڕێخستنەوەی پاسەوانی کەی ئەمە بە کۆتا دێت. لیژنەیەکی تایبەتمەند دروست کراوە بۆ ئەم بابەتەوە یەکێکە لە خاڵەکانی چاکسازی لە یاسای ژمارە 2 حکوومەتی هەرێمی کوردستانیش داهاتوە. کاک سەربەز بەخێر بێی سپاس دەکەم بۆ تەحمولی کە بۆ ماوەیەوە دوو ئەڵقەیە لەگەڵمانەبی. ئەمەوێت سەرەتا لەسەر قەیرانی دارایی بکەوینە گفتوگۆ بێگومان بڕینی شایستە داراییەکان لەلایەن مالیچیەوە دواتر شەڕی داعش شارێکی گەورەی اقتصادی لەسەر وەزارەتی پێشمەرگە دروست کرد بە تایبەت لە ناو شەڕدا بوون کە بەشێکی زۆری پارەی پێویستە ینی ئیمتیادادی اقتصادی پێویست بوو. ئەم قەیرانە درێژەی کێشە. ئەمەوێت لێت بپرسم هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندی ئەم قەیرانە لە وەزارەتی پێشمەرگە چی بوو؟ زۆر سپاس بە حقیقەت ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و هەمومان دەزانین بارودۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە چ دۆخێکی سەخت و خراپدا بوو لەبەر ئەو بابەتانەی جەنابەت باس کرد. بەڵام لە سەرەتای دروستبوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە حقیقەت هەندێک هەنگاوی باش نراون و ئەو هەنگاوانە ئێستا هەندێکیان تەواو بووینە و هەندێکیشان کاری لەسەر دەکرێت. بەڵام ئەتوانم بڵێم بووینە فاکتەری ئەوە ئەگەری ئەوە کە ڕێژەیەکی بەرچاو لەو قەرزانەی کە لەسەر وەزارەتی پێشمەرگە بوون لە ڕووی داراییەوە ئەو شایستە داراییانەی کە پێویست بوو وەزارەتی پێشمەرگە پابند بیتن بیداتن وەکو مافێکی یاسایی ئێستا ژمارە وەکو بڵێن ڕێژەیەکی بەرچاو کەم بووینەوە. مەسەلەن بوو نمونە ئەتوانم زۆر بە کورتی باسی هەندێک لەو خاڵە گرنگوانە بکەم. مەسەلەن ئەو کاتی کە پێشمەرگەیەک شەهید دەبوو لە وەختی شەڕی داعش بریار بوو لە وەزارەتی پێشمەرگە 5 ملیۆن دینار بوو خێزانی شەهید خەرج بکرێتن بوو مەسروفاتی تەعزیە. ئەمە ئەم پرۆسەیە جێبەجێ کرا بوو بەڵام لەبەر دۆخی ئابووری خراپ نزیکەی زیاتر لە 600 خێزانی شەهید مابوون یعنی پارەکەیان نزیکی 4 ملیارد دینار بوو نەیان توانی بوو ئەو پارە و لەو کاتەدا بدەن. پاش هاتنی کابینەی نوێم بە حقیقەت بەرنامە دانرا و ئەم پارە تەرخان کرا و ئێستا ئەو
خێزانە شەهیدانە هەمویان یعنی ئێستا ئەمپارەیان هەمووی تێکرای وەرگرتووە. ئەو شەهیدانەی کە لە شەڕی داعشدا شەهید بوون تێکرای ئەو 5 بلیۆنەیان لە وەزارەتی پێشمەرگەدراوە. هەمویان وەرگیرەونە بەڵێ هەمویان نزیکەی زیاتر لە 600یان وەرنەگرت بوو، بەڵام لەو فترەیە لەو 2 ساڵی ڕابردوو کە پارەکە تەرخان کرا ئەو پارەکە پارە دراوە. مەسەن ئەمە نمونەیەک دیکە مەسەلەن قەرەبووی زیان لێکەوتوانی شەڕی داعش ئەمەش دووسەیەک بوو، لژنایەک وەختی خۆ هەبوو بە سەرپەرشتی دادوەر بوون و نوێنەری وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانی تێدا بوون. ئەو کەسانەی مەسەن ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی داعشدا زیانیان بەرکەوتووە، مەسەلەن هەندێک یان ڕەنگە بریندار ببن شەهید بن سێوارەکەشیان لێسووتەوە، هەندێک خەلکی خۆبەخش هاتوون مەسەلەن بۆ ئەوەی هاوکاری پێشمەرگە بکەن مەسەن سێوارەکانیان سوتاوە، هەم پێشمەرگە و هەم خۆبەخش، هەم پێشمەرگە و هەم خۆبەخش. ئێمە بە مەلەفە دەڵێن بەم دۆستیە دەڵێن زیان لێکەوتوانی شەڕی داعش لە پێشمەرگە و خۆبەخشەکان. ئەمەش بەحقیقت بابەتێکی یعنی زۆر گرنگ بوو و لە زمنی ئەو قەرزانە بوون کە لەسەر وەزارەتی پێشمەرگە چونکە معاملاتیان تەواو کرده بوو، هەموو بە شێوەیەکی ئوسولی موافقاتیان کرد وەرگرتە بوو، بەڵام پارەکە نەدرا بوو. لەو فترەی ڕابردوو مەسەلەن لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دووسیە ئەو معاملانەی کە تەواو بووینە و ئێکلا بوونە تقریبا زیاتر لە 320 حالت بوون ئەوەنە زیان لێکەوتوان، ئەمە هەمویان قەرەبووی خۆیان وەرگرتووە، یعنی پارەکەش زیاتر لە 4 میلیارد دینار بوو. ئەم پارەیە دراوە، یعنی ئەوش تەواو بووە، مەسەلەن وەکو پارەکە هەموو ئێستا دراوە و ڕەنگە هەبن معاملاتی خۆیان دروست نەکرد بیت وەختی خۆ مەسەلەن زیان لێکەوتو بن، مەسەلەن عینی وەکو ینی ئەمانەی کە ئێستا عملیان نەکرد دەتوان ئێستا مامەڵی خۆیان بکەن. مامەڵی خۆ دین وەزارەت ئێستا ژمارەیەک مامەلە لە وەزارەت کوکراینەوە، بەڵام پێویستە ئێمە لە گەل ئەنجومەنی وەزیران ڕێک بکەوین موافقەت بکرێت ئایا ئەو لژنەی کون پێیان دەچیتەوەیان لژنەیەکی نوێ بۆ دروست دەکرێت، بەڵام لە ساڵەکانی 2014 و 15 و 16 و 17 هەرچی کەسی معاملەی خۆ دروست کرده بیتن بە پێی ئەو ڕێنمایە ئەو کاتە و ئەو لژنە ئێستا هەمومان قەرەبوو کردنەوە، یعنی ئەو پارە هەمومان بە لایەنانەمانداش داعش زیان لێکەوت. ئێستاش داعش خەتەریاتی لەسەر ناوچەکە ماوە، یعنی بۆ ئێستاش ئەم بڕیارە هەیە بۆ نمونە کەسێک یان پێشمەرگەیەک ئەبێتە زیان لێکەوتوی دەستی داعش هەمان ئەو ئیمتیازاتەنەی پێدەدرێت. بێگومان یانێ ئەگەر مەسەلەن کەسێک لە جەبهەیە لە ناو سەنگەری خۆیدایە مەسەلەن شەڕێک دروست بوو، ممکنە بریندار بیان شەهید بی سوارەکەش بفەوتێت، مەسەلەن ئەو سوارەکەی خۆیە ملکی شخصیە، چونکە بارودۆخی ئێمە بەو ئاستەنیە بتوانین مەسەلەن پێشمەرگە هەموو بگوێزینەوە و بینین و ببین هەموو بە ئۆلیاتی خۆمان بۆ یان ئەو مەسروفاتە بۆ دابین بکەین، بە ناچاریەوە زۆر جار مەسەلەن ئۆتۆمبیلەکانیان لەگەڵن کە ملکی شخصی خۆیانن، مەسەلەن معاملەی پێ دروست دەکرێت و داوا دەکرێت وەکو مافێکی خۆی و هەل دەگرێ و بەشێکی ئەم معاملانە تەواومان کردووە لەسەر دەمی کابینەی نوێیان. ئەمە دیسانش لەسەر مەسلەی قەیران و تێپەڕانیە و قەیرانە لەسەر پرسی خانەنشینی پرسیار لێ بکەم، امتیازاتی پێشمەرگەیە کە دەیەوێت خاننشین بێت، یعنی مودەی خۆی تێپەڕان. ئێستا هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری پێشمەرگە بۆ ئەوانسیە. بەێ زۆر خاڵێکی زۆر گرنگ هەیە، ئێمە پێدەڵێن خەرجی بریندارانی شەڕی داعش پێویستە ئەوەش بگوترێت، یعنی ئەمە تقریبا ئەم دۆسیە نزیکی زیاتر لە 5 میلیارد دینارە. ئەو بریندارانەی وەختی خۆ کە عیلاجیان کردینە چ لە دەرەوەی وڵات چ لە ناو کوردستاندا، یعنی قەرزی نەخۆشخانەکان و خەرجی برینداریەکانە هەمویان بە شێوەی ئوسولی بە پێی لژنە موافقەت بوو کراوە، فەرمانی ویزاری بۆ دەرکراوە، موافقەتی وەزارەتی دارایی بۆ دەرچووە، بەڵام پارەکە نەدرا بوو. ئێستا ئێمە لەم کاتی ئێستادا ئێمە خەریکین ئەو پارەش ئەدەین، یعنی پارەکە تەرخان کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە زیاتر لە 5 میلیارە. ئێستا ئەمەی بریندارەکانە خەرجی بریندارانی شەڕی داعشە، ینی حەقی خستەخانە و نەخۆشخە ئەو شوێنانەیە کە ئەمەش ئێستا ئێمە لە کارداینە ئەمە جێبەجێ دەکەین و ئێستا بەڕێوە دەچیتن. ئەمەش وەکو بڵێن خاڵێکی زۆر زۆر گرنگە، ئەمە بە نسبەت خانە نشینان و
کوچکردوان و شەهیدان یعنی و بە پێی یاسا هەر فەرمانبەرێک کە کوتایی بە خزمەتەکەی بێتن مثلەن بە پێی یاسایەکەیە پاداشتی کوتایی خزمەت بووی حساب دەکەن وەکو مافێک یاسایی وەردەگیرن مثلا ئەمە لە وەزارەتی پێشمەرگە وەکو پێویست جێبەجێ نەدەکرا مثلەن لەبەر بێژین قەبارەی وەزارەتی پێشمەرگە زۆری وەکو بڵێن مەبلەغی زۆری گرانی بارقورسی ئابووری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش وەکو خاڵێک یعنی ڕاگیرا بوو تا ئێستا بەڵام ئێستا لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پێش بتەحدید بڵێن پێش چەند مانگێک بڕیار درەوە مانگانە مەبلەغێک دادەنن بۆ ئەم دۆسیە بۆ ئەوەی پاداشتی کوتایی خزمەت بدرێت بەڵام ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لەبەر گەورەی کێشەکەن یعنی وامان بڕیاردا کە بدەینە شەهیدەکان ئەو شەهیدانش ئەوەش ئەسەری ڕەجعی هەیە یعنی لە یەکەم ڕۆژەوە بۆ حساب یەکەم شەهیدەوە بڕیارماندا بدەینە شەهیدانی شەڕی داعش و ئەمە چەند مانگێکەکە مانگی تقریبان 30 خێزانە شەهید یان 25 تا 30 بە پێی وەکو بڵێن چکە پلە و خزمەت یان پارەکە بڕێک دەگۆڕێت گۆڕانکاری تێدا هەیە لەبەر ئەوە معدل بڵێم مانگانە ڕەنگە 30 خێزانی شەهید ئێستا پارەی پاداشتی کوتایی خزمەت لە وەزارەتی پێشمەرگە وەردەگیرن و ئەمەش خاڵێکی گرنگە و لە بەپێی ئەو بارودۆخەی ئابووریە خراپەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمە هەموو نیشانەی ئەوەنە کە وەکو بڵێن بەرنامەیان هەیە پلانیان هەیە لە لای حکوومەتەوە بۆ ئەوەی بتوانن ئەم قەرزانە یان ئەم شایستە داڕایانە وردە وەکو بڵێن لەگەڵ مامەڵە بکەن و کوتایی پێ بێن باشەوەی کە پارەی شەهیدەکان درا ینی بۆ نمونە ئەو شەهیدانی دەستی داعشی دڕندە کۆتاییان پێ هات لەو شایستەدارانێک کە فەرمووتان ئیتر ئەمانی کە خانە نشین ئەکرێن نۆرەی وانیش دێت بۆ ئەوانیش هەمان ئەسەر ڕەجعیە ممکنە بارودۆخی حکوومەت چاک ببێت لە جیاتی ئەو مەبلەغی کە ئێستا دیارکریە مەسەلەن 5 ئەوەندە دیار بکەن ئەو کات مەسەلەن هەم شەهیدانیش هەم خانە نشینانیش هەم کوچ کوردوانیش هەموو مافیانە وەکو مافێکی یاسایی کە ئەو شایستە دارایی کە پێی دەڵێن پاداشتی کوتایی خزمەت وەربگرن کەواتە ئەتوانین بڵێن پلانی کابینەی نوێمی حکوومەت و وەزارەتی پێشمەرگە پلانێکی پڕ ئیرادەیە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە تێیدا فەرمانبەران و پێشمەرگان زەرمەند بوون من دەڵێم ئەم دووسیانەی کە من باس کرد هەموو ئەوە بەڵگەی ئەوە دەدە نیشانەی ئەوە دەسەلمێنن کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددیە زۆر بە ئیرادەیە کە بتوانیتن ئەم شایستە داڕایانە بە پێی بەرنمەیەکی گونجاو دیارکرا و بە پێی داهات و وەزعی خۆی ئابووری مامەلە لەگەڵ بکات و چارەسەر بکات و الحەمدلله یعنی ئەم خاڵانە ئێستا دەست پێکراوە و هەندێک تەواو بووینە و هەندێکیش لە وەکو بڵێن مانگانەیە هەندێک مانگانە دێن و ئیشەڵا وا هیوا دەکەین کە بارودۆخی حکوومەت باشتر بیتن وەزعی ئابووری زۆرتر بچیتە پێشوان بە مەبالغی زیاتر دابنن بۆ ئەوەی ئەم دۆستیانە کۆتاییان پێ دەرفەتم پێ بدە پێکەوە پاکێزێک لەسەر چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە و کۆمەڵێک پرسی گرێدراوی وەزارەتی پێشمەرگە کاوکارانم دروستیان کردووە پێکەوە ببینین پرۆسەی چاکسازی لە وەزارەتی کاروباری پێشمەرگە ڕۆژ لە دوای ڕۆژ هەنگاوی جدی دەنێت لەبارەی ئەنجامدانی چاکسازی و پرسی کەمکردنەوەی خەرجیەکانی وەزارەتی پێشمەرگە بەلەبەر چاوگرتنی دۆخی دارایی هەرێمی کوردستان و لە ڕێگەیدانانی چوارچێوێکی گونجاوتر بۆ خەرجیەکان چەندین ملیار دینار لە وەزارەتی پێشمەرگە گەڕانراوەتەوە بۆ خەزانەی حکوومەت هەروەندەش نییە لە دوای تاوبوونی شەڕی داعش هێزی پێشمەرگەی کوردستان ئەزمونێکی نوێی پەیدا کرد هەرەوە ژوای کردووە ئێستا بە تەواوی پێداچوونەوە و نوێگەری بکرێت لە هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا ئێستا حالیان هێزی پێشمەرگەی کوردستان خەریکی بەگەشتی ڕێخستنەوەی هێزەکانێتی و کۆمەڵی هێزی نوێ دروست بووە بە هاوکاری هاوپەیمانان کە تەسلیح و تەچیزی هێزەکانی بۆ کردوین و سەر وەزارەتیشی ئەوەیە کە تەشکیلەکە لە ڕووی ژمارەوە تەواو بکە و پاشان هەر خۆیان مەشق بە هێزەکانی پێشمەرگە ئەکەن ئەمە کارێکی دڵخۆشکارە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی هەفتا و هێزەکانی هەشتا هەردوو هێزەکان حالیان ئێستا لە مەرکەز تدریبەکانی سەر بە هێزەکانی خۆیانن و خەریکی ڕێخستنەوەی لیواکانن کە هاوشەوەی لیواکانی وەزارەتی لێ بکەن بۆ پێشتر دوو لیوا هاتە سەر وەزارەتی پێشمەرگە ئێستا دوو لیوا تەواو بێ یەتە سەر وەزارەتی پێشمەرگە لە پێناو دوورکەوتنەوە لە ڕۆتین و چاقبەستووی
گۆڕانکاریەکان لە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی پۆست و پلە بەردەوامی هەیە تا ئەم ساتەش 35 پۆست کەوا 10 پۆستیان باڵان گۆڕانکاری تێدا کراوە. زیاتر لە 75 ئەفسەر شوێنەکانیان ناڵوگۆڕ پێکراوە. 2 کەتیبەی تۆپخانەش دروست کراوەکەوە هاوپەیمانان سەپەرشتی دەکەن. جبەخانە و مەشقیش خۆیان سەپەرشتی دەکەن. بۆ ئەوی بە شێوکی قۆناغبەندیش کار بۆ ئەو بکرێ لە مودووە دوای تاوابوونی داوامی فەرمی چەکەکان نەڕواتەوە بۆ ناو ماڵەکان لە ناو هەردوو لیوای 15 و حەڤەی هێزەکانی پێشمەرگەدا جبەخانە دروست کرا و چەکەکان دادەنرێن. پلانیەوەش هەیە هەموو لیواکان بگرێتەوە. ئەمانە هەمویان ئاڵوگۆڕن. ئاڵوگۆڕەکان بێگومان زۆرترە لەوەی کە ئێمە ئێستا لێرە باسی دەکەین و هەمووشان ئەو تەغیراتە زۆر باشن کە ئێمە ناومان ناوە ئاڵوگۆڕ و تحولی وەزارەتی پێشمەرگە بۆ قۆناغی نوێ. هێزی پێشمەرگە چەکەکانی نەباتە ماڵەوە، چەکەکانی لە ناو جبەخانە بە سیستەمی سەربازی هەڵبگرێت و لە کاتی پێویستدا لە کاتی واجبدا چەکەکەی خۆی هەڵبگرێتەوە بڕواتەوە واجبەکەی خۆی. بێگومان ئەمە پرۆسەیە. سەبارەت بە چاکسازیەکانی ناوەزارەتی پێشمەرگە لە ڕووی ئیداریەوە هەنگاوی گەورە و گرنگی بۆنراوە. لەوانە بە ئەلیکترۆنیکردنی ئامار و داتاکان، بە ئەلیکترۆنیکردنی ڕاژە و خزمەت، ڕێخستنەوەی میلاکات بە هاوکاری هاوپەیمانان، لیستی خانەنشینی و پلەبەرزکردنەوەی ئەفسەرانیش کاری دەسەکراوە. کارکردن بە پێی بڕوانامەکان و چوونە سەر کورسی بۆ خزمەتی گشتی وەک فەلسەفەی کاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆدا بایەخی تەواوی پێدراوە. یەکێ لە فەلسەفەی پرۆسی چاکسازی پەروەردەکردنی ئەفسەری داهاتووە لەسەر ئەو پۆستانەی کە ئەو مەهامە وەردەگرن. یعنی ئەو پۆستەی کە وەرەگری هەم لە فەرماندەییکردن بێ هەم لە داوایری وزارەتا بێ هەتا سەرمڵکی کەس نییە. ئێستا یعنی فەلسەفەیەکی وا هەیە کە گەنج بەتوانە ساحب شەهادە ساحب خبرە بێنە ناو پرۆسی ئیشکردنەوە. ئێستاش تەماشا بکەن تیمەکان ئەوە لە خلالی 5 مانگی ڕابردووە 2 تیم دەست بەکار بوون هەمووی لە مستەوایکی باشی خاوەن شەهادەن و لێرەوە بابەتێک دروستە بێ. یعنی کەس بە تەمای ئەو کورسیە نەبێت کە لەسەری ئیشەکە هەتایە کورسی ئەوە چ لە قیادە چ لە ئیدارەکە. ئیشوکاری ئێمە وەکو بەرپرسیارەتی لە ئیدارە و میرە وەکو جەگری سەرۆکایەتی هەیەکان زیاتر تەنفیزکردنی پرۆسی چاکسازیە لە ئیشوکارە ئیدارەکان کەوەی کە لە ضمنی ئیطاری ئیشکردنی ئێمایە و زۆریش گەشتبینین بەو بابەتەی کە ئێستا لە ناو وەزارەتی پێشمەرگا ئیشی لەسەرەکرێت بە ئیتیجای باشە بە ئیشرافی ئەنجومەنی وەزیر. لێرە و لەوێ پەلامارەکانی چەکدارانی پەکەکە و لە لایەکی دیکەش هێرش و دەستدرێژیەکانی چەکدارانی داعش جوڵە و بزاوتەکانیان زیاد بوو و ئێستا شێوازی شەڕ و پەلاماردانیان گۆڕی و بەردەوام مەترسی دروست دەکەن. بە بڕۆی شارەزایان دۆخەکە پێویستیان بە ڕێکەوتنێکی گشتگیرتر و هەمەلایەنی پێشمەرگە هەیە لەگەڵ لە سوپای عێراق. بەڵێ کاک سەربەستەوەی کە لەو راپۆرتە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە ئاڵوگۆڕی لە کۆمەڵێک پۆستکرا تا ئەم ساتە 35 پۆست کە دێیان باڵان ینی پۆستی باڵان گۆڕانکاری تێدا کراوە. مە بەست لەم گۆڕانکاریانە چییە؟ لە بێگومان گۆڕانکاری شتێکی زۆر پێویستە لە هەموو دام و دەستگایەک لە هەموو وەزارەتێک لە هەموو سازیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمە وەکو مەبدە هەموو وەکو بڵێن شتێکی زۆر گرنگە و هەموو بە ئەرێنی تەماشای دەکەن. لە وەزارەتی پێشمەرگەش خۆ ئەم گۆڕانکاریانە بە شێوەیەکی بەردەوام دەکرێت. ینی بەڕێی من لە هەر پۆستێک یعنی ئەگەر کەسێک زۆر شایستە و زۆر سەرکەوتوو بیت لە پۆستەکەی خۆی 6 ساڵی تێپەر نەکات. یعنی ئەگەر نه ڕەنگە 4 ساڵ ستاندەرد بیتن بەڵام ئەگەر زۆر پێویست بوو یعنی با 6 ساڵیش لە شوێنی خۆی بیت پێویستە گۆڕانکاری تێدا بکرێ. یعنی ئەوە وەکو بڵێن هەموو کەسێک بە ئەرێنی و بە شتێکی باش سەیری ئەوەی تۆ تێبینیت کردبوو ئەم ئاڵوگۆڕیانە پێویست بوون و تاسە سەرکەوتوو بوون ینی کەسی باش هاتۆتە پێش. ئەوەی لە وەزارەتی پێشمەرگە ئەتوانم بڵێم لە 3-4 ساڵی ڕابردوو کە من لەوێ ئیش دەکەم ئەوە 3-4 ساڵە چەند قۆناغێک کراوە. لەم دوایەش بەرفراوانی کە وەکو باز دەکرێت بە لە زیاتر لەنگە 35 شوێن و پۆست ئاڵوگۆڕی پێکرا بیتن و هەموو ساڵێکیش ڕەنگە هەندێک خەلک هەبن مەسەلەن بە پێی یاسا بەرەو خانەنشینی ئەچن مەسەلەن خانەنشین ئەبن پێویستە شوێنەکانیان
پڕ بکەینەوە و هاتنی خوێنی نوێ و گەنجەکان بە حقیقت زۆر گرنگە لەنەو پێشمەرگەدا لەبەر ئەوە ئێمە بە بەردەوام هەوڵ ئەدەین ئەم گۆڕانکاریە بەردەوامی هەبیتن یان نەک تەنها بوو وەختێکی معەن بیت سود لەو گەنجانەوە جیرا بێگومانمە بەستم تۆ شەرگەنجی ماشەڵڵا بەستمە بەستم تا چەند سود لەم گەنجانە شوەرگیراوە وەکو زۆر جهێشانۆزیەیە بە حقت لەناو وەزارەتی پێشمەرگەدا لەناو هێزەکانی پێشمەرگەدا ئەفسەرە گەنجەکان زۆرمان هەیە و زۆر بەتوانانە و زۆر ئاستیان باشە و زۆر پێگەیشتونە و من قەناعەتێکی تەواوم پێ هەیە لە داهاتوشدا ئەتوانن بەرامبەر ئەو مەسئولیەتەی خۆیان بەسەرکەوتوی کارەکانی خۆیان ئەنجام بدەن بۆیە ئێمە دایمەن چاومان لەوەیە کە گۆڕانکاری بەردەوام هەبیت و گەنجەکان بێن شوێنی نوێ بگرنەوە و پۆستەکانیان بگۆڕێ باش پرسی بە ئەلکترۆنیکردن خۆتان نەزانن کە یەکێک لەو دروشمانەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی گرتووە بە ئەلکترۆنیکردنی مامەڵەی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی دواتر دام و دەستگاکانی حکوومەتیش ئێوە لە کوێی هاوکێشەی بە ئەلکترۆنیکردن بە حقت ئەمە لە پێشداش لە وەزارەتی پێشمەرگە وەکو پرۆژەیەک لە زمانی ئەو 35 پرۆژە 36 خاڵی کە لەگەڵ هاوپەیمانان بڕیار لەسەر درابوو ئەلکترۆنیکردنی موچە بوو یعنی پێشتر چمان دەست پێ کردووە بەڵام لە کابینەی نوێم کە یاسای چاکسازیش هات وەکو بڵێن زیاتر داکۆکی لەسەر ئەم بابەتە کرا هەرچەندە لە پرۆسەکە بەهۆی کۆرۆناوە ئەو وەختەی کە بە تایبەتی بەری ساڵێک کە قەدەغی هاتو چوو بە بەردەوامی و گەرنتینەکردن بە بەردەوامی یعنی برێک ئەمە برێک گیرۆ بوو یعنی پرۆسەکە برێک دوا کەوت بەڵام ئێستا لە قۆناغێکی زۆر باش داینە ئێستا لە دیوانی وەزارەت هەموو بەڕێوەبەرەتیەکانی سەر بە دیوانی وەزارەت و بنکەی مەشقی سەربازیەکان تەواو بووینە هەمویان ئێستا موچەی خۆ لە بانک وەردەگرن و ئێستا مانگی ڕابردۆش ئێمە بڕیاری 4 لیواشمانداوە ئێستا برادرانی ئێمە خەریکن لژنەی تایبەتمەند هەیە بۆ ئەم ئیشە لیوە 1 و 2 3 و 4 ئیشی لەسەر دەکەن بەم نزیکانە ئەوانش دەکەونە سەر بانقەکان یعنی بە شێوازێکی ئەلەکترۆنی لە ڕاستەوخۆ موچەی خۆ لە بانک وەردەگیرن و پرۆسەکە بەردەوام دەبیت لیوەکانیش دەگرێتەوە و ئیشەڵە لە ئەوەندەیەکی نزیک هەمویان تەواو بکەن من کاتی بەرنامەکەم ڕوو لە تەوابوونە بۆیش هەندێک پرسیارم هەیە پێویستی بە وەڵامە یەک لەو پرسانە کامێ پرسیاری لەسەر بکەم دروستکردنی یان جبەخانەیەکە کە پێشمەرگا لە کاتی ئەوەی کە لە دەوام نیە چەکانیاندا بندرێت خۆتان نەزانن کە بەشێک لە چالاکوان و مامۆستایانی زانکۆ و پسپۆران پێیان وایە کە کەمکردنەوەی چەک لە دەرەوە یان دەست بە سەداگرتن یان بردیان بۆ شوێنێک تاوان کەم دەکاتەوە بەپێی زانیاریەکان هەردوو لیوای 15 و 17 هێزەکانی پێشمەرگە جبەخانە دروستکراوە پلانی ئێوە چیە کە تێکرای لیواکان تێکرای شوێنەکان جبەخانیان هەبێ بۆ ئەوەی پێشمەرگا و فەرمانبەرانی وەزارەتی پێشمەرگە پاشەوەی کە دەوامی فەرمیان تەوابێت چەکانیان لەوێ بەجێ بڵن بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئێمە زۆر گرنگی پێدەدەین بە حقیقت بەڵام پەیوەستە بە ئیمکانیاتی دارایی لەلایەکەوە یعنی پێویستە بودجەت هەبیت کوت و شوێن دروست بکەی هەم شوێنی چەک و جەبلخانە و قیتات دروست بکەی هەم شوێنی حەوانەوەی پێشمەرگە ئێمە کەم و کوڕیمان هەیە لەم لایەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو وەزارەتی پێشمەرگە پلانمان هەیە و ئیشی لەسەر دەکەین و ئێستا لیوای 14 و لیوای 16 وە بزانم لە تەواو بووین داینە تەواو بووینە شوێنەکانیان یعنی بۆ شوێنیان دروستکردنەوە کو مەژجەب وانجی بێژین کوگای چەک و تەقەمەنی و هەموو لیواکان دەگریتەوە بەڵام بەپێی ئەو داهاتە و ئەو ئیمکانیاتایی کە لە بەردەستی وەزارەتی پێشمەرگەیەوە ئومێد دەکەین کە پلانێک هەیە ینی پلانێکی زۆر باش و زۆر بە گرنگیەوە ئێمە تەماشای ئەم بابەتە ئەکەین و پێویستە وا لێ بێت کە پێشمەرگە کاتی پشودان چەکی خۆ نەبەتە ناو ماڵی خۆیان لە شار و گوندەکان یعنی لە سایتەرات بێن و بچون لە ناو سیارەکاندا یعنی لە کاتی ئەرەکدا چەکی خۆ وەرگری بە نظامی ستاندەری دنیاش وایە سەربازی یعنی دەبێ وابیت خۆتان نەزان ئێستا ڕێککەوتنی نێوان حکوومەتی عێراق و ئەمریکا لەوەیە کە لە کۆتایی ساڵ هێزەکانی ئەمریکا ئەوەی کە پێدەگوترێت سەگدار بکشێتەوە لە کاتێکدا کە مەترسەکانی داعش هەرماون ئەمەد پرسیارەکە بە دوو شێوە بکەم یان بیکەمە دوو بەش ئایا پەیوەندیتان لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش کە ئێستا مەترسی هەیە چیا و کشانەوەی هێزەکانی ئەمریکا چ کاریگەرێک بەجێ دەڵن
بەێ پەیوەندیمان لەگەل حکوومەتی عێراق وەزارەتی بەرگری بەردەوامە بەردەوام لە ڕێگای تەلەفۆن و پەیوەندیکردن و هەندێک جار کوبوونەوە بەردەوام کار دەکرێت و بۆ پێی ئەو کارە هەندێک شت کراوە هەندێک ناوەندی هەماهەنگی و ئەو دامەزراینە لە شوێنەکانی بێژین مادەی 140 لەو شوێنانە و بریار واشە هەندێک هێزی هاوبەشیش دروست بکرێت ئێمە ئیشی لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەل وەزارەتی دیفاع عێراقی بە بەردەوامی تەبیعی کوسپ هەنە ڕێگیری هەنە ینی ئاستانگ هەنە ڕەنگە هەندێک هێز و لایەن هەبن یان هەندێک شوێن هەبن حەز ناکەن مەسەلەن پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شوێنانە بە هیچ عینوانێک مەسەلەن ڕێگیری ئەکەن لەم بابەتانە بەڵام پرۆسەکە هەیە و بە بەردەوام ئیشی لەسەر دەکرێت ئەوەی پەیوەستە بە هەوپەیمانانەوە تەبیعی خۆی هەوپەیمانان ماوەیە کە هێزی شارکرد بەو شێوازە نینن لە عێراق و لە هەرێمی کوردستان تیمی هەماهەنگی و ڕاوێژی و مەشق پێکردن هەنە و تەسەور دەکەم بە پێی ئەو ئەتیفاقی کە لە گەل ئەمریکا کرابیتن لەم دوایە لە ڕۆژانی ڕابردوو هەفتەی ڕابردوو یعنی ناونیشانیان دەگۆڕێت یعنی شەرکرد دەڕوات بەڵام مەشقپێکردن و مەشقپێکردن و ڕاوێژکردن بەردەوام دەبیتن بەڵام هێزی شارکرد نامینن یعنی ئەوەش عملیان یعنی ماوەیەکە یعنی بەو شێوەیە کار و بار بەڕێوە ئەچەند لەناو عێراق و هەرێمی کوردستانیشدا من کاتی بەرنامەکەم تەواو بوو هیچم نەماجگە لەوەی کە سوپاس بکەم بەڕێز سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئەو کاتی بێمەت بەخشی زۆر سوپاس ساغ بێ سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد